ڕۆژی ئاڵا ڕۆژەشی زۆر پیرۆزە. هیوادارم ئەو ڕۆژە بەرز بخێندرێ و لە هەموو دام دەستگاکان و هەتا لە ماڵەکانیشدا ئاڵا هەڵبژیرێت هەڵبکرێت بۆ ئەوەی گرنگی ئەو ڕۆژە بزانێوەرە هەموو میلەتێکیش بە ئاڵای بە ئاڵای خۆ دەناسێ. هیوادارم کوردستانیش ئاڵاکە هەردەم شەکاوە بێتن بۆ ڕێز لەو ڕۆژە بگیرێتن دووبارە پیرۆز بایە هەموو گەلی کوردەکەم بۆ ڕۆژە پیرۆزە. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا پیرۆزبایی لەگەلی کورد دەکەم چکە بەڕاستی ئێمە قوربانیەکی زۆرمان داوە لە پێناو ئاڵایە، بەڵام هیوادارم کە ئەوانەی کە قوربانیان داوە و ئەوانەی کە لە پێناو ئەو ئاڵایەدا شەهید بوونە زیاتر مافیان پێ بدرێ بە کەسوکارەکانیان و ڕێزی زیاتریان بگیرێتن و هەمیشە ئێمە هەوڵ بدەین لە داهاتوودا زیاتر ڕێز لەو کەسانە بگرین کە لە پێناو ئەو ئاڵایەدا خۆیان بەخت کردووە. ڕۆژی ئاڵای کوردستان لە هەرچەند پارچەی کوردستان پیرۆز دەکەم. حەز دەکەن ئاڵای کوردستان لە هەرچەند پارچەی کوردستان بەرز ببێتەوە. ئێمەی کورد سەدان ساڵە هەوڵ دەدەین تێدەکۆشین لێ ئەوەی ئێمەش وەکو هەموو نێتەوەکانی دنیا بۆ خۆمان بژین بە ڕەفاهێت مێژوویەکمان هەبێتن کە مێژوومان هەیە، بەڵام بەداخەوە مێژوەکانیان لێمان شێواندیوە. ئێمە هەرچەند جاری کە باز دەکەین دەڵێن ئێمەی کورد پێویستمان بە هەموو وەکو هەموو نێتەوەکان پێویستمان بە ئاڵایەکە. ئەم ئاڵایە ناسنامەی ئێمەیە. ڕاستە ئێمە لە عێراقدا دەژین، ئاڵای عێراقەیە، بەڵام ئاڵاکەی خۆمان هەبێتن لەپاڵ ئەو ئاڵایە زۆر گرینگە لەبەر ئەوەی پێویستمان پێیە.